بەڕێزان بەردەوامین گفتوگۆ دەکەین لەبارەی ڕەوشی عێراق ئێستا بۆ ڕووداوانەی لە ناوچەکە تێدەپەڕێ. ڕەوشی عێراق چۆنە؟ باری ئەمنی چۆنە؟ وادەی هەڵبژاردنەکانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە 11 دیاری کراوە کە لە وادەیەدا بەڕێوە بچێ. عێراق چۆتە قۆناغی بانگەشەوە، دەچێتە قۆناغی بانگەشەوە، چونکە دەزانین ئەسە بانگەشە مانگێک پێش هەڵبژاردنەکانە. بەڵامی تر عێراق وایە هەر کەوادەکە دیاری کرا هێز ویلایەتە سیاسیەکان دەکەونە قۆناغی بانگەشەوە. کاریگەری یەک ریزی کورد لە بەغدا چۆن ئەگەر کورد یەک ریز بێ یەک دەنگ بێ چەندە دەتوانێت مافەکانی بەدەست بێنێ. گفتوگوێن پرس و باس و بابەتانە دەکەین لەگەڵ زۆر بەڕێز کاکاروان یاروەیز ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. کاکاروان سڵاو لێبێت. زۆر سپاس. سپاس دەکەم. کاکاروان با یەکەم جار لەوە دەست پێ بکەین لەم چرکە ساتێک ئێسێمە قسەی تێدا دەکەین. یەکێتی و پارتی لە هاوینەواری دوکان دەست نەکۆبوونەوە یان لە کۆبوونەوەدان دەیانەوێ بینی لەسەر ڕێککەوتنێکی گشتگیر ڕێک بکەون بگەنە ڕێککەوتنێک لەسەر پرسێکی گشتگیر هەم حکوومەت هەم ڕۆیا و ڕوانینێکی هاوبەش. چۆن دەڕوانیتە کۆبوونەوەکە؟ زۆر سپاس. وڵا هەر هەوڵێک هەر کۆبوونەوەک کە ئەنجامەکە یەک ڕیزی بێ و چارەسەرکردنی کێشە سیاسیەکان کێشەکانی حکومڕانی بێ هەنگاوێکی گرنگە. و بە تایبەتی ئێمە لە ئانوساتیەکین لە دۆخێکین لە هەموو کات زیاتر پێویستیمان بە یەک ڕیزیە. ئەو دۆخەی کە لە ناوچەکە لە ئارادایە گۆڕانکاریەکانی سووریا ئەو گۆڕانکاریانەی کە چاوەڕوان نەکرێت دوای هاتنی ترامپ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ڕوو بدا، وەزعی ئێمە لە بەغداد، وەزعی کورد لە سووریا، ئەمانە پرۆسی ئاشتی لە باکووری کوردستان و تورکیا و ئەخوازێ ئێمە یەک ڕیز بین و بە یەک ڕیزی بەڕاستی توانین ئامانجەکانمان بەدی بێنین. ئێمە لە یەک ڕیزی لەم خولەی پەرلەمان خولی پێنجەمی پەرلەمانی عێراق بە یەک ڕیزی چەند دەستکەوتێکی گرنگمان بۆ کورد بەدیهێنا کە دوایینیان بە پارێزگابوونی هەڵەبجە بوو. چەند مەسەلەی بە پارێزگابوونی هەڵەبجە لە ڕووی معنەویەوە لە ڕووی نەتەوەی و ئینسانی بۆ ئێمە گرنگ بوو، لەوەش گرنگتر ئەوە بوو کە ئێمە بە یەک ڕیزی ئەومان بەدیهێنا. وەڵاهی زۆر دەستکەوت و زۆر فرسەتی زۆریشمان لە دەستدا لە بەخاکە یەک ڕیز نەبووین، ینی ئینسان حەق بۆی ناخۆشیتانەوە بەڵێ لە قانونی موازنە ئێمە یەک ڕیز نەبووین. یەک ڕیز بۆیان باشترەمان توانی شایستە دارایەکانی خەڵکی کوردستان بچەسپێنین. لە تعدیلی قانونی انتخابات یەک ڕیز نەبووین، یەک ڕیز وایان ئەمان توانی باشتر ئەوەی کە پێویستە بۆ کەرکووک بۆ ناوچەدا بڕێنراوەکان ئەوەی پێویستە و بەرژەوەندی کورد لە هەڵبژاردن بچەسپێنین. بەڵام لە قانونی گەڕانەوەی مڵک و ماڵ بە یەک ڕیزی توانیمان بەو قانونە سەرووی 1,200,000 دۆنمی ئەرزی کشت و کاڵی زەوتکراوی خەڵکی کوردستان بگەڕێنینەوە. لە قانونی هەڵەبجە توانیمان بە یەک ڕیزی تێپەڕێنین. لە تعدیلی قانونی مؤسسەی شوهەدا توانیمان بە یەک ڕیزی کۆمەڵێک دەستکەوت بۆ کورد بەدی بێنین. لە ڕاستیە یعنی وانەکان پەندەکان ئەزبوونەکان وامان پێڵێن بە یەک ڕیزی ئەتوانین دەستکەوتی گەورە بەدی بهێنین و بە پەرتەوازایی فرسەتی گەورە هەلی گەورە لە دەسەدەین و ڕەنگە زیانی گەورە لە چارەنووس و بەرژەوەندی گەلەکەمان بدەین. زۆر گرنگە ئەمڕۆ لە ئاستی باڵا ئەم سەرۆکی یەکێتی و ئەم سەرۆکی حکومەت کە لە هەمان کاتیشدا ڕاستپێدراوە بۆ پێکێنانی حکومەت کۆبنەوە، چونکە پێشتر وەکو ئەڵێی ئەوان لژنەکانی تر کە چەرمانێکە لە کۆبوونەوەن مسۆدەکەیان حازر کردووە، خەتە گشتەکانیان حازر کردووە، ماوەتەوە کە هەم کاک پاڤڵ هەم کاک مەسرور قەرارە چارەنووسازەکان بن کە قەراری گرنگن ئەوان نتواننەوە قەرارە بدەن و پێکێنانی حکومەت پێکێنانی کابینەی دەیەم هەنگاوێکی گەورە ئەبێ بۆ چارەسەرکردنی کێشەکانمان. بەو مەرجەی یەکێتی و پارتی گفتوگۆی ڕاشکاوانە بکەن، مەجاملە نەبێ بە ڕاشکاوانە و تا ئێستا یەکێتی وا گفتوگۆی کردەوەی من ئاگدارم، چونکە ئێمە زیاتر لە 2 مانگە 3 مانگە بەس گفتوگۆی لەسەر یەڵە سەرەکیەکان و پرەنسیبی حکومڕانی لەسەر پۆست قسە نەکراوە تا ئێستا. لە هیچ یەک لە پرەنسیپەکانی خۆی لای داوە سازشی کردووە. ئێمە زۆر خەڵک پێش حەدەست کەوتون، یەکێتی تەنازولی کرد، یەکێتی پاشەکشەی کرد، یەکێتی وای کرد. ئێمە لە سیاسەتە دووشت، ئێمە دوژمنایەتی ناکەین کاک ڕانکو، ئێمە دوژمنایەتی ناکەین. ئێمە و پارتی دوو منافسی سیاسین لە هەرێمی کوردستان، دوو منافسی سیاسین و ئەمە تازە نییە. لە تەجروبەی ئەمە لە شۆڕشی ئەیلولەوە لە پارتیەوە
لە تەجروبەی با بڵێن باڵی مەکتەبی سیاسی و خوا لێ خۆشببوو مەلا مستەفاوە تا ئێستا ئەو نیزاع فکریە هەیە کە دوای هەڵکسانی شۆڕشینوە دوای ڕاپەڕین دوای یەکەم هەڵبژاردن و ئێمە دوو هێزی منافسین دژمنی یەک نین ئێمە لە دوای شەڕی ناوخۆ دوای ئەوە هەموو کوشتار و دوای هەموو ماڵوێرانیە یەکێتی و پارتی بە یەکەوە دانیشتین و کۆتاییمان بە ناوکەکانی هێنا ئێستا ئێمە لە قۆناغێکی تراین لە دوای پێکێنانەوەی حکوومەتی یەکگرتووی کوردستان دوای 2023 ئێمە کە چوونەوە بەغدا ئێمە لە قۆناغێکی تراین ئێمە دوژمنی یەک نین بۆی خەڵک ینی زۆر جار کوردبینیەکی سیاسی هەیە ئەو کاکەوە لە انتخاباتە وایان بەکتری وت و دانیشتنەوە ئێمە دانیشتینەوە خۆمە دوژمنی یەک نین ئێمە لەم وڵاتە مەسیری هاوبەشمانەیە یەکێتی و پارتی ئەرکە هاوبەشەکانیان زیاترە لە خاڵە ناکۆکەکانیان یەکێتی و پارتی دوو هێزی بەرپرسیارن حکومڕانی لە هەرێمی کوردستان نەبەبێ یەکێتی ئەکرێ نەبەبێ پارتیشەکرێ بۆیە ئەمە معنای وان نییە کە ئێمە ئەمڕۆ دانیشتین پێک هاتینەوە حکوومەتمان تەشکیل کرد یەک ریزی کوردمان بەدی هێنا لە بەغدا معنای وابێ وڵای ئێمە پارتی تەسلیمی یەکێتی بۆ یەکێتی تەسلیمی پارتی بۆ نەخێر ئێمە مەبدەئی چەسپایی خۆمانەیە پرەنسیپی چەسپایی خۆمانەیە بەشێکی 50 ساڵە لەگەڵمانە هاتووە پێی تەمەنی یەکێتی مەبدەکانمان چەسپاوە بەشێکی تەکتیکیە هی قۆناغەکەیە و ئێمە کە لەگەڵ پارتیا ڕێکەکەوی نە پارتی دەستبەرداری مەبدەئی سەرەکی خۆیە بێ نە ئێمەش دەستبەرداری مەبدەئی سەرەکی خۆمانە بین ئەوەی کە گرنگە لەسەر چی ڕێکەکەوین لەسەرەوە ڕێککەوین ئەو کێشانەی لە کابینەی نۆ هەبووە لە چەند ساڵی ڕابردوو هەبووە چارەسەر بکرێ بەبێ چارەسەرکردنی ئەم کێشانە حکوومەت تەشکیل بکەین مجاملەیەکی بێبنەما و مجاملەیەکی ناڕاستەقینە یەکتریەکەین و دیسانەوە ئەم کێشانە بەردەوامە بێ بۆ ئێمە وەکو یەکێتی کە لە حملەی ئینتیخاباتە بەڵێنمان بە خەڵداوە کە ئەبێ چاکسازی ڕاستەقینە بکەین و گۆڕانکاری ڕاستەقینە بکەین و بەبێ دابینکردن بەبێ بەرجەسەکردنی دروشمەکانی هەڵبژاردن بەڵێنەکانی هەڵبژاردن ناچینە کابینەوە وا باشە ئەمە بکەین بۆ پارتیش بۆ ئەوەی کابینەکەی مەسرور کابینەیەکی سەرکەوتوو بێەوە بۆ ئەوەی حکوومەتی هەرێم حکوومەتی هەردوو لامان بێ ئێمە هەست بکەین کە ئێمە هاوبەشی ڕاستەقینەین نەک بەشدار پێکرا و مشارکە پێکراو بۆ ئەوەی کە هاوبەشی ڕاهستمان کرد کە هاوبەشی ڕاستەقینەین تەحملی مەسئولیەتی شەکەین بەڵام ئێمە کە هاوبەشی ڕاستەقینە نەبووین بەبێ ئەمە قەراردرا بەبێ گەڕانەوە بۆ ڕێککەوتنەکان قەراردرا حکومڕانی بەردەوام بوو وەڵام ئێمە ناشتە ژێرباری تەحملکردنی مەسئولیاتەکەش هیوادارین ئەمڕۆ ئەگەر دوا کۆبوونەوەش نەبێ ڕێککەوتنەکە بخاتە سەر سکە بۆ شتێکی وانەمێنیە کە هەردوو لاوگەن بە ڕێککەوتن و کابینێت تەشکیل بێ بگومان ئامادەکاری زۆری بۆ کرا بۆم کۆبوونەوەیە طبعاً چەندین لیژنە پێشت دانیشتون لەسەر خاڵەکان کۆبوون و کوتۆوتێ ئێستەیتر لەسەر ئاستە باڵاکە لەسەر پرسەکان ڕێک دەکەون کا کاروان هەندێک پرسوباس هەیە کە گفتوگویان لەبارەوە بکەین ئەمڕۆ بەیاننامەیەک بڵاو کرایەوە هەندێک وڵاتی پرسیاریەوەیان دەکرد با بڵین راپۆرتێکی داراییە ئاراستەی ئەنجومەنی وەزیران کراوە پێم وابێ باز لە هەندێک پرسوباس و بابەت دەکات راپۆرتە دارایەکە شاملە وەکو دەڵێ من زمنیها باسی موچەی مانگی 12شە نەک باسی موچەکە بە دیاریکراوی بەس دەڵێ هەرێمی کوردستان 12 موچەی بۆ چووە ئەمە پێشتریش پێکەوە لەسەر ئەم پرسە گفتوگۆمان کردووە بەزە ڕوونکردنەوەیەک بێ بۆ بەڕێزانەی کامڕۆ لایەن پرسیارە بەڵێ خۆی هەموو مانگێک وەزارەتی مالی هەرێمی کوردستان ئەبێ لەگەڵ لیستی موچە یا پێش لیستی موچە راپۆرتی میزانی مراجعە بنێری پارەی وەریگردووە چۆن دابەشکراوە و چۆنین بووە بێ ئەمە ڕۆتینات و وەجراتی حسابی مالیە ئەبێ بکرێ و بەدڵنیایی و هەم ڕقابەی مالی ئیتیحادی و هەم وەزارەی مالی ئیتیحادیەوەش راپۆرتی خۆیانە بێ بۆی بزانین کێشەکانی مانگی ڕابردوو چی بۆ مانگی داهاتووە بڵێن لیستی موچەی ئەم مانگە چۆنە بێ ئەوەی کە من بزانم هێشتا وردبینەکە تەواو نەبووە من بەداخەوە چونکە مدیر عامی محاسبە بەڕێوەبەراتی محاسبەی وەزارەتی مالیە گۆڕاوە پێشتر دکتۆر وابزانم یوسف بوو ئێستا خاتونێکی تر هاتووەتە ئەوێ ناوی سەوسەنخانە تۆزێ ئین بۆیە ینی پەیوەندەکەم بۆ حاصل نەکرا بۆی بزانین بەچی گەیشتووە بەڵام هێشتا یەکلا نەبووەتەوە لە ڕاستیە
یەکلا نەبووەوە هەم راپۆرتی چاودێری دارایی وردبینیکردنی لیستەکە و هەم میزانەی مراجعە یەکلا نەبووەتەوە ماوەتەوە ئەوەی کە ئەمڕۆ دووشەمێ سبەی ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆ ئەبێتەوە بۆی بەڵکو ئەمڕۆ تا سبەی قەرارێ بدەن بەڵام بە دڵنیایی و نازانم چەندێ دواکەیە بەڵام گرفتێک نییە بۆ موچەی مانگی چوار موچەی مانگی چوارێک گرفتێک نییە گرفتێکی نییە باشە کاکاروان وەکو ئەنجومەنی نوێنەرانی عێراق ئەم خولە کارتان ماوە لە بەغدا چەندێ کاری ترتان ماوە ماوەتان ماوە ئێمە خۆی لە ڕووی دەستوریەوە تا نوێی 2026 پەرلەمانتارین نوێی 2026 خولەکە ئێمە کۆتایی دێ یعنی بە پەرلەمانتاری نامێنین ئەبێ چ ڕۆژ پێش نوێی 2026 انتخابات کرابێ بۆ ئەوەی پێش نوێی 2026 خولی شەشەمی پەرلەمان دەست بەکار ببێ فەراغی دەستوری دروست نەبێ لە عێراق فەراغی دەستوری دروست نەبوو لە کوردستان بەداخەوە دوسێ جار دروست بووە چونکە ئەگەر فەراغی دەستوری دروست ببێ پەرلەمان هەڵبۆشێتەوە فەراغی دەستوری دروست بێ کێشەیە لەبەرەوە ڕۆژی یانزەی ئەم ساڵ انتخاباتی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە ئێمە لە ئەمڕۆ بۆ انتخابات حەوت مانگێکمان ماوە لە ئەمڕۆ بۆ خولەکەمان تقریبا 8 مانگێکمان ماوە بەڵام عادەتەن تەبیعەتی پەرلەمان وایە چەند مانگێک پێش انتخابات کێشە دروستە بێ دانیشتەکان نابێ نساب تەواو نابێ پەرلەمانتار بە دوای دەنگ ئاگەڕێ مەڵ و موشی دەنگێتی بانگەشە دەست پێکا بۆ خۆی بەڵام وڵای لە ڕووی قانونی و لە ڕووی وژدانی و حەوت مانگ زۆرە تۆ بڵێ وڵا حەوت مانگ انتخاباتی ماوە معاش وەربگری امتیازات وەربگری دەوام نەکەی و ئێمە وەکو پەرلەمانتاران داوامان کردە جەلسە بکرێن بەڵام زۆر جار وەک ئەزانن ئێوە ئێمە چەند مانگێکە کێشەمانێ جەلسە نابێ شیعەکان ناوخۆیان کێشیان لەسەر قانونی هەردی شعبیە بوو ئێمە کێشەمان لەسەر قانونی هەڵەبجە بووتمان بەبێ هەڵەبجە ناچینە جەلسەوە ئیسپاتیشمان کرد بەبێ هەڵەبجە نەچوین پێ دوای پرۆژە یاسایەکان کێشەیان والله ئێمە خۆ زۆر جار وتمانە پەرلەمانتاران هەندێک کێش پرۆژە یاسا هەیە ڕەهەندی سیاسی وازی لێبێنن هەندێک پرۆژە یاسا هەیە ئیداریە خزمەتگوزاریە پەیوەندی بە ژیانی خەڵکەوە بۆ نمونە یاسای هاوتاکردنی بڕوانامە دەرەکیەکانەوەی کە بڕوانامە لە دەرەوە هێنیە و چۆن هاوتا ئەکرێ و پرۆژە یاسایەکێتمان ئەمە یعنی بەس لە کوردستانە 5,000 کەس شوولەکە بزان لە عێراق چەند هەزار دەشوولەکە هەموو چاوەڕێ ئەوەکە ئێمە هیچ ڕەهندێکی سیاسی نییە بیهێنن با تێپەڕێنین بۆ نمونە تعدیلی قانونی وەزارەتی تەربیە بیهێنن با تێپەڕێنین ئەمانە هیچ بوعدێکی سیاسی نییە چەندین بۆ نمونە قانونی سوڵتەی تەیڕانی مەدەنی عێراق قانونی دەستەی دەریاوانی عێراق ئەمانە قانونانە کێشەی دروست کردەوە بۆ عێراق قانونی سوڵتەی تەیڕانی مەدەنی عێراق یەکێک لە مەرجەکان بۆ هەڵگرتنی سزای ئۆروپی لەسەر عێراق کەسە تیارەی عێراق ناتوانێت نەفەر بگوازێتەوە ڕەحلەی هەبێ بۆ ئەوروپا تعدیلکردنی قانونەکەیە قانونەکەەوە ناتوانێت ئەبێ یەکێک لە مەرجەکانی منەظەمەی ئایکا و فڕۆکەوانی نێودەوڵەتی مەدەنی کەسەر بە UN داواکە لەو قانونەتان کۆنە لە 1970ەوە تعدیل نەکراوە تعدیلیکەن بۆ نمونە پرۆژە یاساکەش ئامادەیە ئەی بۆ چەند جارە خرێتەوە جەلسە نابێ بۆ نمونە یاسای دەستەی دەریاوانی عێراق بۆی نییە عێراق 180 داهاتی لەسەر فاو و مقەسر و بەندەرەکانە عێراق بۆی نییە ئاڵا هەڵکە لە جیاتەوە کەشتەکانی عێراق ئاڵای ئوردن هەڵەکەن چونکە قانونەکەی عێراق تعدیل نەکراوە قانونی نییە ئەبێ کەشتی ئوردن یعنی ئەلەمی ئوردن هەڵبکەن و لە بەرامبەر بێ پارێک بدا بە ئوردن وەکو ڕسومات ئەمانە هەمووی کۆمەڵە قانونی ترن کە قانونی زۆر گرنگن یعنی قانونی تعدیلکردنی زیندانە سیاسیەکان کە ئێمە هەم وەکو کورد وەکو نوێنەرانی گەرمیان ئەمانەوێ ئەو قانونە خوێندنەوەی یەکەمی بۆ کرا بیهێنەوە هەندێک گرفتمانەیە زیندانانی سیاسی هەریان بەشێکی زۆریان مەحروم بوون کە سوکاری سەربەرزی ئەنفالکراوەکان ئەوانەی کە براونەتە نگورە سەلمان و تۆبزاوا و معسکەرەکانی تر لەوێ زیندانی بوونە بەشێکی زۆریان بەهۆی ئەم قانونەوە بێبەش بوون بەداخەوەیەک نەماوە بۆ ئێمە داوامان کرد کە جەلسە بکرێ ئایا جەلسە ئەکرێ ناکرێ ئەوە ماوەتەوە ئیرادەیەکەیە ناوێ پەرلەمان پەک بخە بۆی حکومەت ئیشی خۆی بکە و بۆ ئەوەی قانون انتخابات تعدیل نەکرێ ئیرادەیەکی شەیە بڵێ ئیرادێکی سیاسی بەهێزی شەیە نایانوێ پەرلەمان کارابێ بۆ ئەوەی قانونی انتخابات تعدیل نەکرێ و عێراق
انتخابات بە یەک بازنەی بێنێتەوە هەموو پارێزگای یەک بازنە بێ. باشە کا کاروان دو پرسیار من و تو بەرنامەمان زۆر کرد لەسەر تەوتین. بڵێ باشە ینی ئێستا ڕەنگە هەر بینێرانیش بڵێن پێشتر زۆر باسی تەوتینیان نەکرێت سە باسی ناکەن. یەکێتی و پارتی لەسەر چی ڕێکەوت ینی ڕێکەوتنەکان لەسەر چییە لەم ڕوانگەیەوە مەسەلەن سیغەیەک هەیە بۆی کە خەڵک موچەی خۆی وەربگرێ بەدەر لە کێشە سیاسیەکان. وەڵاهی من وەکو مەبدەئی شەخسی خۆم وەکو خۆم لەسەر مەسلەی تەوتین شتێکی مەبدەئی بۆ جگە لە تەوجیه حزبەکە کە پێمان دراویشی لەسەرکی لی پەشیمانی و لەشی پەشیمان نابم و من جنابەت ئاگاداری بۆ یەکەم جارش لە کورسات کات خۆی ئەلانم کرد 550 ئیمزام کۆ کردەوە لە پەرلەمان بەدەستی لەگەڵ بەڕێز کار خاڵشوارین دکتۆرە نەرمین وەکو وەفدی یەکێتی تەسلیمی سەرۆک وەزیرانمان کرد. من لێ پەشیمانی و ئێستاش هەر هەنگایەک بێتە پێشەوە بۆ مەسلەی تەوتین بەڵێنەکەو بە خەڵداومان وەکو شەخسی وەکو حزبی باسم کرد کە خەڵ زۆر جار پێش حەدەسەکەون تەحلیلەکەن بۆ پرسەکان و بەشێکشی لە ڕاستیە ینی من بەڕاشکایی بڵێم خەتای ئێمە بۆ وەکو یەکێتی نەمانتوانیە شیکردنەوە تەعبێ ئەلامی باش بۆ هەنگاوەکانمان بکەین خراپ گەیشتوتە لای خەڵک بە پاشەکشا و بە تەسلیم بوون و بە پاشگەزبوونەوە لە تەوتین وەسفەکری. ئێمە تام لە حەزەیە قسە ئەەکەین ئێمە بە کتابی ڕسمی بە وەفدی ڕسمی ئەو 150 ئیمزایەمان داوە بە ڕێز سوودانی پێش پەرلەمانتارمان لە محکەمەی ئیداری تا ئەم لە حەزەیە من تۆ قسەکەین لە سکاڵەکان بەردەوام بن وەکو فراکسیۆنی یەکێتی تاوان فراکسیۆنی یەکێتی ئێمە لە خۆمانەوە بێ عازی حزب بە ناکەین و تا ئەم لە حەزەیەش ئێمە نچوینە لە عێراقا بە حکوومەتی عێراق بڵین بە وەزارەتی مالیە بڵین بە کێکێ بە تەیفسامی بڵین ئێمە وڵا تەوتینمان ناویەوە لە هەژماری منوشی ئێمە ڕێیەکمان هەبووە ئێمە ئەمڕ ئەمان وەڵامدانەوەی خەڵکی کوردستان بووە خەڵکی کوردستان بە تایبەتی ئەم منتەقەی ئێمە داوای تەوتینیان کردووە و ئێمە لەبەرەوە حزبی خەڵکین و ئێمەش نوێنەری خەڵکین لەگەڵ داوای خەڵکا بووین داوامان کردووە کە تەوتین لە ڕێی بانکە فدراڵیەکانەوە داوای موچەیان کردووە بەڵێ هەڵبەتە بۆی موچەکەیان لە کاتی خۆیان حسابی موچەنە بۆ حسابی بانکی چیلەکە یعنی ئەوکە ئێستا من بڕۆم حسابێکی بانکی بکەمەوە بەتاڵ بێ موچەکە میمە چۆن دیە و کەیدی لە بەرامبەرە پارتی بە هەموو قوتی و دیفاعی لە هەژماری من کردووە هەژماری من سەر بە نووس سەر بە گرێدراوە بە نووسنگەی بەڕێ سەرۆک وەزیرانەوە لە بینی ئەم دوو تەوەجوها ئێمە ڕامان کێشاوە بۆ خۆمان پارتی ڕای کێشاوە خۆ لەم بەینە نامانەیە حەبلەکە بچڕێ و معاش سەر معاش بخواوە حکوومەتی عێراقی بڵێ وەڵا ئەمە معاش نانێرین ئێوە هەژماری بانکیتان نییە سەری معاشی خوار تاوڕادەڕی ئەیخوا چونکە ئاگدارین ئێمە یەکێک لە کێشەکانی حکوومەتی عێراق کە معاش و ئەخاڵێ ئێوە داتای ئەلکترۆنین بەنێهی موچەخۆرانتان من ناتوانم بە قایمە و بە کاشوتان دەمی هەموو مانگێ لە بینی ئەم دوو تەوەجوهە لە سیاسەتیش وایە ڕەش و سپی نییە 100 بۆ من 0 بۆ تۆ 100 بۆ تۆ 0 بۆ من گفتوگۆیەک هەیە گفتوگۆیەک هەیە نە هەژماری منەکەی ئەوان نەتەوتینەکەی ئێمە بگەین بە سیغەیەکی تر یەکەم ئەمە لەسەر نووسنگەی سەرۆک وەزیران لا ببرێ باشە بدرێ بە وەزارەتی مالیە باش وەزارەتی مالیە ئەوە چنێکە لای پارتی نەبووە هەنێک جار لای ئێمە بووە هەنێک جار لای گۆڕان بووە بخرێت بەسەر بکرێت بە بەرەوبرایەتێکی گشتی لەسەر وەزارەتی مالیە ناوەکەی بگۆڕێ پرەنسیب و ڕێنمایی ئیشکردنی بگۆڕێ و گرێ بدرێ بە بانکی مرکزیەوە و بانکی مرکزی تحکومی پێوە بکە و ڕێنمایەکانی بانکی مرکزی جێبەجێ بکە چۆن بانکی ڕافیدەین ڕێنمایەکانی بانکی مرکزی جێبەجێکە چۆن TBI جێبەجێکە ئەبێ هەژماری ناوی نانین هەژماری من ئەو بەڕێوەبەرایەتی تازەی کە ئەکرێتەوە بەڕێوەبەرایەتێکی گشتیە بێ لەناو وەزارەتی مالیە خۆ بەیانی ڕەنگە بەیانی ڕەنگە وەزیری مالیەکە لە ئێمە بێ لە یەکێتی بێ و ڕەنگە مدیر عامەکەی لە ئێمە بێ مدیر عامی ئەوەی کە ئەو هەژماری منەی کە نامێنێ ئەبێ بە بەڕێوەبەرایەتێکی گشتی باشە یعنی بخرێتە ژێر ڕێنمایەکان و کۆنتترۆڵی بانکی مرکزیەوە ئەمە کوردوەتەری نەشیش بسووتێنە کەباب بانکی مرکزی عراقی بڵێ نە ئێمە وەکو یەکێتی سفر بەدەست بینە دەرەوە نە پارتیش سفر بەدەست نەتیجەی سیاسەتیش ئەوەیە ئەبێ بگەینە حەلی وەسەط و چی لە مەسلحەتی خەڵکەکەی خۆمانە بێ ئەمەوە بکەین لەبەر ئەوەی کە ئەڵێن یەکێتی پاشەکشەی کردو یەکێتی چی کردو نەخێر کاکە ئەوە ئێمە پاشەکشەمان کرد بۆ نمونە ئێ باشە با فەرمو حزبەکانی ترکە لە بەغدا نوێنەریانەیە بڕۆن شەڕەکە بکەن خۆ تا ئێستا شەڕەکاری ئێمە کردمانە بۆ تەوتین خەڵکی تر نەیکردووە ینی حورمەتمەیە شکاتە ئێمە کردمانە شکاتە لە محکەمە ئێمە کردمانە تورقیع ئێمە کۆمان کردوەوە سودانیە بە تەیفسامیە بەکێ ئێمە وتومانە
دەست خۆش بێ کاکاران سپاس. سپاس بە بەشداریکردن لەگەڵمان زۆر سپاس دەکەم